سیانزەی سی 2013 لەلایەن حکومەتی هەرێمی کوردستانەوە هەڵەبجە بە چوارەم پارێزگای هەرێمی کوردستان ناسێنرا و لە پاشان و لە چواردەی چواری 2025 لەلایەن ئەنجومەنی نوێنەرانیشەوە بە 19یەمین پارێزگای عێراق پەسەند کرا. لە ماوەی ڕابردوودا چەندین جار بینیومانە و بیستومانە کە پارێزگای هەڵەبجە بەدەی ئەم پرۆژەی بە تەواو نەکراوی جێهێڵراوە و بە قەبرستانی پرۆژەکان ناو دەبرێت. بۆ ڕوونکردنەوەی زیاتری ئەم بابەتە دەچینە پارێزگای هەڵەبجە و خاڵ دەخەینە سەر پیتەکان و بە وردی باس لە گرفتەکان دەکەین. 22 شوباتی ساڵی 2024 بە مەبەستی ناساندنی یەکەم تابلۆی ئۆتۆمبیل لە پارێزگای هەڵەبجە سەرۆک و جێگیری حکوومەتی ماوە بە سەرچووی هەرێمی کوردستان بە یاوەری ژمارەیەک وەزیر و بەرپرسی کابینەکەیان سەردانی پارێزگای هەڵەبجەیان کرد و بەڵێنیاندا ژمارەیەک پرۆژە بۆ شارەکە جێبەجێ بکەن. بەڵام بەهۆی خەرج نەکردنی 370 ملیار دینارەوە زیاتر لە 155 پرۆژە لە پارێزگا تازەکە کارکردن تێیدا ڕاگیراوە یان زۆر بە سستی بەڕێوە دەچێت. ئەو بەڵێنانەی لەو ڕۆژەدا بە بەرپرسانی هەڵەبجە درا بە قەزاکردنی ناحەی خورماڵ بوو. ئەم خاڵە جێبەجێ کرا، بەڵام تا ئێستا قەزاکە قایمقامی نییە و هاوشێوەی ناحیە ئیدارە دەدرێت. قیرتاوکردنی 27,000 مەتر بە بڕی 12 ملیار دینار خاڵێکی دیکە بوو. دوای تێپەڕبوونی ساڵ و نیوێک هێشتا بە تەواوی ئەم خاڵەش جێبەجێ نەکراوە. گەڕانەوەی داهاتی لە 120 مەرزەکان بۆ هەڵەبجە، بەڵام تا ئێستا ئەم بەڵێنەشیان جێبەجێ نەکردووە. چوارەم کردنەوەی کۆلێژی تەندروستی لە زانکۆی هەڵەبجە یەکێکی دیکە بوو لە بەڵێنەکان، ئەمیش بە ناتەواوی جێبەجێ کرا و هەر بەو هۆیشەوە بەشەکە تەنیا 20 قوتابی هەیە. بەڵێنی کۆتاییش تەواوکردنی پرۆژەی پردی توەقود بوو. یەکێک لە پرۆژە سەرەکیەکانی هەڵەبجە کە بڕیار بوو شارەکە لە داخراوی جوگرافی قوتار بکات پردی توەقود بوو تا لەو ڕێگەیەوە هەڵەبجە بە قەزای شارە زوورەوە ببەسترێتەوە. بەڵام تا ئێستاش ئەو پردە بەردی لەسەر بەر نەنراوە و دوای 4 جار لە بڕیاری خەرجکردنی بودجە بۆ پرۆژەکە، بەڵام تا ئێستا سەرپێ نەکەوتووە. چیرۆکی پرۆژەی ڕێگا و پردی توەقودتان بۆ باس دەکەم. توەقود پرۆژەیەکی استراتیژی حکوومەتی هەرێمی کوردستانە کە ئامانجلی بەهێزکردنی ژێرخانی ئابووری و ئاسانکاری ڕێگای هاتوچۆیە لەلایەن بەڕێوەبەرایەتی گشتی ڕێگاوبان و ئاوەدانکردنەوە و نیشتەجێکردنی پارێزگای سلێمانیەوە سەرپەرشتی دەکرێت. بە هەماهەنگی لەگەڵ بەڕێوەبەرایەتی ڕێگاوبانی پارێزگای هەڵەبجە درێژی ڕێگاکە دەگاتە 27 کیلۆمەتر و تێچووەکەشی 32 ملیار و 750 ملیۆن دیناری عێراقیە. پرۆژەکە سنووری پارێزگای هەڵەبجە دەبەستێتەوە بە تووقوت و قلیج و چەندین شوێنی دیکە. بەواتایەکی دیکە ڕێگاکە دەبێتە هۆی بەیەکگەیاندنی ناوچەکانی شارە زوور بە گەرمیان و دەبێتە ڕێڕەوێکی گرنگی بازرگانی و ئاسانکاری زۆر دەکات بۆ هاتوچۆکردنی هاوڵاتیان. هەروەها ئەم پرۆژەیە پێک دێت لە پردێکی نوێ کە درێژەکەی 308 مەترە و بەسەر ڕووباری سیرواندا تێپەڕ دەبێت. پانی پردەکە لە سۆرتنیدا دەکاتە 48 مەتر و لە دووسایدی 11 مەتری پێکهاتووە. ئەم پرۆژەیە لە ساڵی 2008 نەخشە و دیزاینی بۆ کراوە و بودجەی بۆ تەرخان کراوە، بەڵام نەچووەتە بواری جێبەجێکردنەوە. لە ڕێگەوتی 1 2009 دووبارە بودجە بۆ پرۆژەکە تەرخان کرا، دیسان جێبەجێ نەکرا. بۆ جاری سێهێم لە ساڵی 2021 بودجەی بۆ تەرخان کرا و لە تشرینی یەکەمی 2021 پرۆژەکە درا بە کۆمپانیای ساکۆ سەرسیر. لە پاش 2 ساڵ و 6 مانگ و 26 ڕۆژ لە ڕێکەوتی 22/2024 سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و جێگرەکەی سەردانی پارێزگای هەڵەبجەیان کرد بە مەبەستی دانانی بەردی بناغی ڕێگا و پردی توەقود. پاش دانانی بەردی بناغی ئەو پرۆژەیە بەڵێنیاندا کە لە ماوەی کورتدا دەست بە جێبەجێکردنی ئەم پرۆژەیە بکرێت، بەڵام لە ئێستادا پردی توەقود کێشەی هەیە. تا ئێستاش سەرقاڵی دیزاینی پردەکەن لە ڕووی ئەندازەییەوە. دیزاینەکە پێویستە گۆڕانکاری تێدا بکرێت لەبەر بەرزبوونەوەی ڕێژەی ئاوەکە، بەپێی ئەو گۆڕانکاریانش کە دەکرێت تێچووەکەی بەرز دەبێتەوە. لەگەڵ ئەمەشدا گرفت لە گرێبەستەکەدا هەیە لەگەڵ کۆمپانیای جێبەجێکار کە دەبێت لە 120 نەختینە بدرێتە کۆمپانیاکە کە دەکاتە 6 ملیار دینار، بەڵام حکوومەت توانای دابینکردنی ئەم بڕەپارەی نییە. بە ناوی خۆی بەخشندە و میهرەبان خۆم بە خۆشحاڵ و کامەران دەزانم هاتمەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی دیکەی بەدواداچوون. بەدواداچوونی ئەم جارەمان لە پارێزگای هەڵەبجە دەبێت. دەمانەوێت بزانین لەم پارێزگایە چ پرۆژەیەک پێویستن کە تا ئێستا هەنگاویان بۆ ننراوە و ئەو پرۆژانە ژمارەیان چەنە چین کە تا ئێستا هەم تەواو نەکراون یاخود کارکردنیان بە شێوەیەکی سز بەڕێوە دەچێت یاخود هەر ڕاگیراون.
لە ئێستاشدا لە پشتی منەوە دەردەکەوێت ئەمە بەردی بناغی پرۆژەیەکە کە لە ساڵی 2010ەوە کاری بۆ دەکرێت ئەویش پردی تووەقوتە بەڵام تا ئێستا تەنیا ئەوەی کە هەنگاوی بۆ نراوە دانانی بەردی بناغەکەیەتی و هیچ هەنگاوێکی کردداری لە ناوچەکە نابینرێ کە ئامانج لێی دروستکردنی ئەم پردا بەستنەوەی پارێزگاکەیە بە قەزای شارە زور و دواتر قەزای دەربەندیخان و ئیدارەی گەرمیان لەگەڵماندا بن لەم بەرنامەدا باسی تەواوی ئەو پرۆژانە دەکەین و هۆکار و دەرئەنجام و لێکەوتەکەی بۆ ئێوە دەخەین. پردی تووەقوتە لە 2010ەوە هەنگاوی بۆنژێ ئەم ساڵ و بودجێ لەم لاو بودجێ لەو لاو ساڵی 2010 بودجێکیان بۆ تەرخان کرد 2019 بودجێتی 2021 بودجێکی 2024 بودجێکی تر بەڵام ئەوەی کە هەیە تەنها بەردی بناغەکەیە کە لە پشت جەنابتانەوە دیارە پردی تووەقوت تا چەند گرنگە و بۆچی ئاوا هەنگاوی بۆ نانرێ کردداری بەلای خی گەورە و میهرەبان سوپاس بۆ ئەم چاپێکەوتنەی بەڕێستان بەڕاستی ئەتوانم بڵێم لە زۆر دەمێکەوە لە دوای 2005ەوە دانیشتوانی شاری هەڵبجە بەلایەنە پەیوەندیدارەکانەوە کار لەسەر ئەم پردە و پردی تەنگستەی محەممەد ئەەکەن چونکە بەستنەوەی پارێزگای هەڵبجە بە گەرمیانەوە و بە دەرمەنی خان و بەنا قەزای شارە زۆرەوە زۆر گرنگ و پێویست بوو بۆ ئەم پارێزگایە کردنەوەیەکی باش بوو بەڕووی پارێزگاکەدا بەڵام بەهۆی دڵسۆز نەبوون یا بەهۆی بەجددی نەبوونی حکومەتی هەرێمی کوردستان ئەم پرۆژەیە گەیشت بم قۆناغانە ئەتوانم بڵێم دەیانجار ئەم بڕیارەی بۆ دەرچووە کەوا ئەکرێت و بەڵام دوجار فەشەری ئەهێنا بەهۆی ئەوەی کەوا حکومەت جددی نەبوو لە پێدانی بودجە بۆ کۆمپانیەکان ئەوەی کە لەم دوایەوە کە کۆمپانیای ساسی وە ئازانم 2021 وەریگرت و هەموو ئامێری زۆری بۆ هێنا و هەموو ئەو ئالێدانەی کە پێویست بوون بۆ پردەکە هێنانی لێرە هەمی بڵاوکردنەوە بەڵام ئەوش بەهۆی ئەوەی کەوا قەرار بوو 30 میلیاری بۆ سەرفکرێت بۆی سەرف نەکرا بەڕاستی بۆیە ئامێرشتەکانی بردەوە دوجار وە ئەزانم لە 2021 ئەوان 2009 بەم 24 جارێکی تر بڕارەکەی بۆ دەرچووەوە و کۆمپانیایەکی وەریگرت بە هەمان شێوە بەڵام هەر ئەوەندەی کە خەریکی ئەم ڕێگەیە بوو کە لێرە بۆ هەڵەبجە خەریکی ئەوە نەبووکەوە دەست بە پردەکە بکات ئەمەش بەهۆی ئەوە بووکەوە حکومت بجێ بۆ سەر نەکرد و کۆمپانیاکەش ئەو بجێری دەستان نەبووکەوە وەسی قەیشی بە حکومت نەبووکەوە بێت خەرجێکی تیا بکە بۆیە تا ئێستاکە کارەکە هەروکو خۆی ماوەتەوە و هیچ بەرەو پێشبوونێت چوونێکی بەخۆی نەبیناوە و ئەزانم بڕینی جادەکەی بۆ کراوە و تێکەڵ ڕێژێکیشی بۆ کراوە ئێستاکە کۆمپانیەکە کارەکەی بەڕاستی ڕاوەستاندووە لەبەر ئەو بڕیارانەی کە حکومت کە بودجەی لە هەموو پرۆژەکانە وەستاندوو ئەمە نەنگینیە بۆ حکومت قەزایەکی کردووە بە پارێزگا بەڵام کەمترین هاوکاری ناکە تەنانەت قایمقامی پارێزگاکە وتی پرۆژەیەکی لە گۆمەسپان کراوە مەوداکەی هاوشێوەی هەڵەبجەیە بەڵام تێچووەکەی زۆر کەمترە لە پارێزگای هەڵەبجە ئەوێتەوە بۆ لە پێشواردەی خۆی ئێمەش لە 2010 و با درەنگترین وەختیش بێن 2014 و چاوەڕوانی ئەم پرۆژەی هێشتا بەردی بناغێ بەڵێ اینجا بەڕاستی ئەوەی کە هەرێمی کوردستانی بە تایبەت کە کوشتووە بە تایبەتی زۆنی سەوزی لێرا کوشتووە ئەم دوو ئیدارە بوونەوەیە کە پارتی بڕیارەکان دەرەکە بەڵام بودجە نانێرێت ئەڵێ بەداهاتی ناوخۆ ئەڵێ بەداهاتی ناوخۆ ئێدە دەزانین بە تایبەتی پارێزگای هەڵبجە هیچ داهاتێکی هەیە هیچ داهاتێکی نییە مامۆستا لە ڕوویکشەوە ئەکری ئەو ڕخنە لە بەرپرسانی ئیداری پارێزگاکە بگیرێت لە ساڵ 20 داهاتی مەرزی شوش پێواتە تەوێڵەوە پشتە ئەبێ بۆ پارێزگاکە بێ ئەگەر ماگانە بەلایانی کەم کە قایمقام وتی لەوەش زیاترە 400 ملیۆن بێ ملیۆن دینار بێ ئەبوو ڕێژێکی باش ئێستا داهات بۆ پارێزگاکە هەبێ کەچی تا ئێستا سەرۆکی حکومەت بڕیای لێداوە بەڵام جێبەجێ ناکرێت
بالتفصيل ناتوانم بەڵێم بڕیار لەوە بدەم بەڵام ئەمساڵ تقریبا ئەم 4 مانگە لە ناو شارە بۆ ڕێگەوبانەکان بۆ گەڕگەکان حقەتەن پرۆژێک قیر کراوە ئایا ئەو بودجەیە لەوا سەرف کراوە ئەگەر لەوە ساڵ 20ەکە تا ئێستا هیچی نەدراوە یەک دیناری مەرزەکان ڕەوانەی پارێزگای هەڵبجە نەکراوە کەواتە بەڵێ ئەوە ئەبێت بە دڵنیاییەوە نەدراوە بە پارێزگاکە خۆی گەڕاوەتەوە بۆ سەرەوە بۆ سلێمانی لێوە نەدراوە جا بەڕاستی نەبوونی دڵسۆزێکی لە کاتێکدا مامۆستا بەپی بڕیارەکەی حکوومەت ئەڵی پێویست ناکات بگڕێنەوە بۆ سلێمانی ئێمە پرۆژە ئەنێری ئەڵی بەڕێژی لە 120ەکە بیکەن کە بۆمان دیاریکردون لە هەردوو مەرزەکە تا ئێستا هیچ بەدڵنیایی جا گەر پرسیار بکەیت لەمانە ئەڵێ ئەوە لە دەسەڵاتی ئێمە نییە ئەوان داوامان لێ دەکەن بڕیارەکە وەکو بڕیاری حکوومەت هەیە بەڵام لە سەری خۆیانەوە داوای لێکەن ئەبێ بگەڕێتەوە بۆ سلێمانی کەواتە ئەتوانین بڵێن هەڵەبجە قوربانیە بەڵێ ئەکید هەڵەبجە هەر لە زۆر دەمێکەوە قوربانیە ئەگەر تا بیگەڕێنەوە بۆ شۆڕشەکان هەموو شۆڕشی میلەتی کورد هەڵگیرسانەکەیش و کوژانەوەکەیشی لە پارێزگای هەڵەبجا بووە بە خەزا و ناحەکانیەوە بەڵێ زۆر باجی زۆری داوە ئەم پارێزگای ئێمە بەڵام وەکو پێویست ئیشی بۆ نەکراوە سا تۆ جارێک پرسیارکەن کاکە ئەوەش فڵانی بکراوە بەڵێ بۆ شارەکانی ترکە هیچی پێ نەکراوە ئەوە کراوە بەڵام ئەم بەپی ئەو یارانی بەبی ئەو باجە و قوربانیانی کە داوێتی و کیمیاباران و شۆڕشەکانی هەفتاکان و 74 و 1970 و ئەمانە هەمی پارێزگای هەڵەبجە باجەکەی داوە بەڵام وەکو پێویست ئەو خزمەتەی نەکراوە ئاسا کە لەگەڵ جناب تا هاتنێ خزمەتان وتل لە ئێمە بنکەی تەندروستی هەیە کێشەی و بنکە تەندروستی چی بوو؟ بەڵێ ئەو بنکە تەندروستی بنکەی تەندروستی کۆکۆیی بوو ئەتوانم بڵێم ئەم کوردستانە بەگشتی و پارێزگای هەڵەبجە بە تایبەتی و هەڵەبجە بە تایبەتی باجی نەبوونی ماسەرپلانێکی هەیە یعنی ساکە گەر سیر بکەین یەک لە سەر 5 پارێزگای هەڵەبجە هەمی چووەتە دەواازەی شارەوە بەشی خوارەوەی ئەمەش لە ڕووی ماسەرپلانەوە زۆر هەڵەیە یعنی 4 لەسەر 5 شارەکە هیچ مەڵبندێکی تەندروستی یان نەخۆشخانەیەکی گشتی لێ نەکراوە لە کاتێکا دەزانین ئەم گەڕەکەی سەرەوە من چاک لە بیرمە ساڵی 1970 دکتۆر حمەمین هەموو ناسراوە کە بورزای خۆمە چین بۆ ماڵیان وتی بڕیاری خەستەخانەیە ئەو خەستەخانەی کە ئێستا لە عەنەبە دراوە بۆ ئەم شوێنی پارکی کە ئێستا لە گوڵانایە هەموو شتێکی تەواو بوو لە ڕووی ئیداری و لە ڕووی ماسەپلان لە ڕووی نەخشەوە هەموو شتێکی تەواو بوو بەڵام دواتر حکوومەتی بەعس وتی بە بڕیارێکی قیادەی سەورە خەستەخانەی گوێزراوەتیان ئەمە مخەڕیبین سبەینی هەموو کارمەندەکانمان ئەکوژن و بۆی گوێزانە بۆ ئەم شوێن ئەگەرنا ئەو شوێنەی کە ئێستاکە هەموو ئەو شوێنانەی کە لە خوارەوە لە ڕووی سەحیەوە هیچی تەندروست نییە بەڵێ ئەم بنکەی ئێمە کەوتوێتە گەڕەکی مۆردان و کانێشقان کە کاتی خۆی هەموو تەخت کرا ئەو بنکەی تیا کرایەوە بنکەکە مراجعێکی زۆری هەبوو تقریبا 6-8 قوتابخانەی لەسەر بوو 4-5 مزگەوتی لەسەر بوو جادەی گەشتیاری چاوگی لەسەر بوو یعنی زۆر پێویست بوو ئێمە هەوڵماندا تقریبا 2020 بڕیارەکەمان دەرکردکردن بە مەڵبەندی تەندروستی من خۆم چوون بۆ وەزارەتی تەندروستی لای دکتۆر سامان پێشەچی بوو بنکە بوو لە 2020ەوە بڕیاری بە مەڵبەند بوونی بۆ دەرچووە بنکەکەیشی بینایەکی سادە بوو زۆر وێرانە بوو پێویستی بە نوێژەنکردنەوە بوو خۆمان دەستێکمان پیا هێنا تقریبا چوارمرێنێکی تێچوو بەڵام لەو کاتەوە ئێمە هەر هەوڵە دەین داوا ئەەکەین لە بەڕێوەلاتی گشتی تەندروستی هەڵەبجە کەوا کارمەندی بۆ دابینکەن کارمەند 2020 تقریبا 2 دۆریان بۆ نات بەس بەهۆی کۆرەناوە دکتۆرەکانیان نەقل کردەوە بۆ ناحەی تەوێڵە بیارە ئیتر بەو شووە تقریبا ئەوە نزیکی 2 مانگێکە 2 دکتۆریان بۆ نردووە دکتۆر میر و دکتۆر مەها دکتۆرێکی پیاوە دکتۆر بەڵامێکی مختبەری بۆ نەکراوەتەوە و بیناکەیشی ئێستا کەم و کوردی زۆری هەیە زۆر جارێکی داخراوەتەوە داوامان کردو هەر لە 2020ەوە کەوا ئەو هەم نۆژەندیکەنەوە فراوانی کەن مامۆستا ئەمەی کە باسی کرد کێشی تەندروستی بوو ئەمەیە کۆتا پرسیار بۆی دەرفەتەکە زیاتر سوودی لێ ببینین پێم وایە پەیامەکەت گەیشت خۆش بێت لە ڕووی ئەوەی تەندروستیەکەوە مەرزی سازان پێویستە لەگەڵ ڕێگای سازان و ئەم دوو پردەش پێویستن بۆ کرانەوەی هەڵەبجە
چیتر پێویستم بۆ هەڵەبجە بکرێ بە تاکید وەکوتم ئەو ئەگەر خۆت باست ئەو جادە و پردی سازانە زۆر گرنگە و زۆر پێویستە بۆ ئەم پارێزگایە کە دەرگایەکی باشی لێ ئەکاتەوە ئەوەیش کە جارێک دەڵێن ئێران ڕێگریەکە جارێک ئەڵێن هەرێم ڕێگری ئەکا هەتا ئێستاکە لەو سەرتم بەڵام هەر ئیسا بڕیارەکەی بۆ دەرچوت بەڵام ئەویش بەخۆی وەستانی ئەم بوجانەوە کە ئێستاکە بڕیارێکی وایە لە حکومەتەوە کە پرۆژەکان ڕابوەسێنرێت تا دوای هەڵبژاردن ئەوی بەو شێوەیە لێ هاتووە وەڵا بە تاکید پارێزگاکە بە کوردی بڵێیت شتی زۆری پێویستە یعنی ساکێک لەو شتانە بینای زۆری پێویستە سازە محافەزە سەرکرد لە بینای بە ساڵا چوانایە قایم قامێت ئەوە بینانیەکەیتیاتی زۆرێک لە دائێرەکانی تر بینای خۆیان نییە پێویستی بە بینای زۆر هەیە بۆ پارێزگاکە ئەگەر جارن قەزا بوو ئێستاکە پارێزگای پێویستی بەوە هەیە هەروەها ڕێگەبانەکانی لە شارە هەتا ئەو جادانەی فراوان نەکرێ بەڕاستی هیچ ئاوادانەیەک بە پارێزگاکەوە نابینجێ کە کاتی خۆی تقریبن لە 2000 و تقریبن تا کاتە 12 هەوڵی زۆر درالەوەی کە ئەو جادانە فراوان پێجادەی بە تایبەتی ناو مرکزی شار بەڵام دوایەکە نازانم هۆکارەکە چی بوو ئایا خاوەن دوکانەکان ڕێگر بوون یان حکومت دەستۆزی بەجێ نەهێنا هەرچی پەیوەستە بە داهاتی مەرزەکان تا ئێستا پارێزگاکە نەیتوانیوە بەشێک لە داهاتی مەرزی شوشمی و پشتە بۆ خۆی بچڕێت سەبارەت بە داهاتی مەرزەکان کە بڕیار بوو لە سەدا 20 داهاتەکانیان بگەڕێتەوە بۆ پارێزگای هەڵەبجە بەڵام تا ئێستا کاری پێ نەکراوە بۆ ئەو بابەتە لە پارێزگای هەڵەبجە لیژنەیەک پێکات و کۆنووسێکی پێنجخاڵیان نووسی کە لە نوێنەری ئەنجومەنی وەزیران و پارێزگای هەڵەبجە و نوێنەری وەزارەتی دارایی پێکات بوون لە یەکێک لەو خاڵانەدا داوا کراوە ڕێگا بە پارێزگای هەڵەبجە بدرێت بۆ خەرجکردنی ئەو بڕەپارەیە بەپێی یاسا و ڕێنماییەکان خەرجکردنی حکومەت یاریمی کوردستان بە مەرجێک پلانی ساڵانی تایبەت بە چۆنیەتی خەرجکردنی ڕێژی دیاریکراو لەلایەن پارێزگا بۆ سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بەرز بکرێتەوە بە مەبەستی پەسەندکردنی بۆ ئەم مەبەستە هەماهەنگی و کاری پێویست بۆ ئەنجام بدرێت بەپێی ئەو لێکدانەوەیە کە پارێزگای هەڵەبجە کردوێتی بۆ مەرزەکانی شوشمێ و تەوێڵە و پشتە لە داهاتی مەرزەکان مانگانە 400 ملیۆن دینار وەک داهات بۆ پارێزگاکە دەگەڕێتەوە. جەناب دۆکو قایمقامی هەڵەبجە ئەولەوێتی ئەو هەنگاوانی کە پێویستە بنرێت بۆ خزمەتکردنی هەڵەبجە چین کە پێویستە بکرێت و تا ئێستا نەکراوە. بەسەرەتا بە خێراتنتانەکەم بە نسبەت پارێزگای هەڵەبجەوە ئەم پارێزگایە هەر هەمان سنووری جوگرافی و ئیداریەکەی قەزاکەی جارانی هەیە تا ئەسا وەک پارێزگا بڵێ لە هەنێشتا لە پێکێنانی هەنێ بەڕێوەبەراتی و لە هەنێ بابەتی ترا ڕەنگە سابی بۆ کرابێ بەڵام ئەم پارێزگایە پێویست ئەکات وەک پارێزگایەکی تایبەت ئەگەر لە ڕووی جوگرافیەوە لە ڕووی کەمیەتی دانیشتوانەوە لە هەموو عێراقا تەنها بڵی لە کوردستانە وەک قیاس بێ بۆ پارێزگا هەڵەبجە نەبوو بە پارێزگا بەس قەزەکەی هەڵەبجە ئەو نەک لەوە گەورەترە ئەبێ بکرێ بە پارێزگایەکی ئەقدام بە پارێزگایەکی نمونەی ئەوەی پێویستەکە لە هەڵەبجە گرنگی پێ بدەیە مەسەلەی ڕێگاوبانە یعنی ڕێگاوبانی هەڵەبجە بە تایبەتی ڕێگای کەمەرەی لە سی لە شەستی لە سەدی لە هەموو ڕێگاکانی تر بۆ پارێزگای هەڵەبجە زۆر زەرورە کە بەڕاستی ناتوانین لە هیچ نەکراوە هیچ کراوە شتی باش کراوە و زیاتریش پێم وایە کار ئەکرێ بەڵام ئەگەر تۆ من وەک ئیداریە کە بسوسێ ساڵە لە ئیدارام یاوەکە وڵاتێکی هەڵەبجە قسم لەگەڵا بکەی ئەڵێم ئەولاتی کارمان با بدەین بە دووشت ڕێگاوبان مەرزەکان لە ڕێکردنەوەی مەرزی سازان و قسنە سەری فعلی هەردوو مەرزە لاوەکیەکەی پشتە و شۆشمێ لە ماوەی ڕابردوودا جەنابەت لە مەرزی پشتە بوون بە حکمی ئەوەی کە لە سەرتەکی بەمە و نەحی بەمە بوون و لە ئێستاشدا هەم لە قایمقامێتی هەڵەبجەن کەواتە بە شێوەیەکی ڕسمی و ناڕسمی ڕاستەخۆ ناڕاستەخۆ ئاگات لە داهاتی هەردوو مەرزەکە هەیە گەرو زانیاریش بێ بە تایبەتی مەرزی پشتە بەپێی ئەو سەرچاوانی ئێمە دەستمان کەوتووە مانگانە 400 ملیۆن دینار داهاتی ئەم دوو مەرزەیە هەم شوشمێک کە تەوێڵەیە هەم پشتە کە سەر بە پارێزگای هەڵەبجە بڕیار بوو مانگی دوو سەرۆکی حکومەت وەندی مابەسەر چوو سەردانی هەڵەبجە کرد و بەڵێنی ئەوەی دا کە داهاتێک لەو مەرزانە بۆ پارێزگاکە بێت دواتر بە ساڵ 20 شکایەوە کە لە ساڵ 20 ئەو داهاتە بۆ هەڵەبجە بێ ئەمە بۆ تا ئێستا نەشوونە دوای جێبەجێکردنەوە ئەگەر بچێت تا چەند خزمەت بە هەڵەبجەیەکانەکە من ئەو
عدەدەی کەوتت بۆ تازەکە بۆ ڕاستەکەمەوە بە دڵی تۆ نەک دڵی خۆم کە زیاتریشە بۆ نمونە پشتە ساڵانە 50 تا 60 ملیار یعنی لای کەمەکەی 40 ملیارە کۆی ساڵەکە ئەگە تۆ 400 میلیۆن بۆ هەردووکیاندانی وازان بڕێکی زۆر کەمەکە ئەنی زیاترە لەو بڕە ئەوە بە دەور و تەسیم و ڕێوشێنی خۆی و ناژێتە پارێزگای هەڵەبجە لەبەرەوە ئێمە ئاگامان زۆر لە تەفاسیلی نییە یا لەوە چێ دڵمان بەوە خۆش نەبێت زۆر ڕۆی تەفاسیلی بۆ یەکەم ئەو دایرانەی کە معنین بەو ئیشە بە تایبەتی گومرگ لە پشتە سەر بە ئیدارەی گەرمیانە و دەیان کێشە چارەسەرەکە بانقەکان پڕەکە لە سویلە پڕەکە لە نەقدی و شۆشمێش کە تەوێڵە شۆشوەیە ڕات بۆ سلێمانی ئەوە جێبەجێ نەکراوە من ئەتوانم لای خۆم و یەکشت بڵێم کە من زۆر هەوڵم داوە جێبەجێ بکرێت ئەمڕۆ خۆتان نەزانن حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتێکی کاربڕێکەرە هەنێک سەلاحێت و هەنێک ئیشوکارێ ڕەنگە ئێسا خۆی نەدا لە قەرەی ئەو پۆستانەی کەدایێنێ بە پۆستەکەی منەوە کە قایمقامی قەزای ناوەندیاڵە بزەم تا ئێستا بەوەکالە لێرە ئەم کاری ئۆکالەتە هەنێ جار کۆمەڵێک سەلاحێت و دەسەڵاتێ نییە بە تایبەتی لە بواری نەقدی و مالیە ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان یەکەم ئیشی لە کابینەی داهاتووە یەکەم ئیشی بریتی بێت بە گرنگیدان بە تایبەتی بە پارێزگای هەڵەبجە و لە وەشان ئەو وعدەی کە دراوە لە زمنی نۆداواکاریەکە کە بریتە لە دابینکردنی لە سا 20 داهاتی ئەو دوو مەرزە بۆ پارێزگای هەڵەبجە وەکردنەوەی مەرزی سازان باش زۆر گرنگە بۆچی مەرزی سازان لەوانتر زەڕوترە بۆچی تا ئێستا نەچۆتە وای جێبەجێکردنەوە ئەمە پەیوەندی بە تەنها هەرێمی کوردستان و هەولێر و سلێمانی و هەڵەبجەوە نییە پەیوەندی بە وڵاتی کۆماری ئیسلامی وایە هەتا ئێستا پێم وایە ئەوان وەڵامێکی فەرمیان نییە لەسەر بابەتیکردنەوەی مەرزی مەسەلەی ڕێگاکەی سازان خراوەتە پرۆسی تەندەرین و ئیشەڵا لە ئایندا جێبەجێ بێت هەرچی پەیوەستە بە پردی تەنگی سەید محەممەد ئەمەش پرۆژەیەکی دیکەی پراوێستخراوی شارەکەیە کە بڕیارە بە جێبەجێکردنی ئەم پردا هەڵەبجە بە دەربەندیخان و ئیدارەی گەرمیان و ناوەڕاست و خواری و عێراقەوە ببەستێتەوە. تەنگی سەید محەممەد لە کۆنەوە طبعاً ئەم سنوورەی بەو بەری بەحرەکە لە ساڵی یعنی پێش حیزبی بەعس ئەوانە تەنانەت لە بیستەکانی شعایدی هەڵەبجە بووە حتا دەربەنیخان و ئەو دیوی دەربەنیخانیش بۆیە خەڵکی ناوچەکە ئەو ناوچەی هەتاگاتە دەربەنیخان هەر خۆیان بەس خەڵکی ئەم سنوورە زان و وەرتێکەڵاویەکی خێزانی زۆرەیە کە بەشی زۆری خێزانەکان لە هەڵەبجەن بەشێکی لەو سنوورن بە تایبەتی عەشێرەتی تاوگۆزی و شەمێرانی و ئەوانە ئەمە وای کردووە کە هەمومان یەک بین نەتوانین لە یەکجیا بینەوە خۆشبەختانە لە کاتی بە پارێزگابوونی هەڵەبجە ناحەی بە مۆش کە لەو بەرەوەیە خرایە سەر پارێزگای هەڵەبجە بەڵام بەداخەوە ڕێگایەک لە ناحەی بەمەوە نییە ڕاستە و خۆ بۆ پارێزگای هەڵەبجە لە هەموو عێراقا تەسەورەکەم تاکە شوێن بێ کە بڕاتەوە پارێزگایەکی تر و ئینجا بێتە ناو پارێزگاکەی خۆی پارێزگایەکی تر لە بینیابێ ئەبێ لە بەمەوە بڕاتە دەربەنیخان لە دەربەنیخانەوە بڕاتە هەڵەبجی تازە و زەڕایەن و لێوە بێتەوە سەی سادق و یعنی سێ قەزایی پارێزگایەکی ترە بڕێت تا ئاگا بە قەزاکەی ئێمە تا ئاگا بە قەزای مەرکەزی هەڵەبجە بەڵێ تا ئاگا بە قەزای مەرکەزی هەڵەبجە ئەگا بە پارێزگای هەڵەبجە ئەمەش بەڕاستی ئاستەنگێکی زۆری دروست کردووە بۆ خزمەتکردنی ئەو ناوچەیە کە ئەبوو لەگەڵ بە پارێزگاکردنی هەڵەبجە ئاوڕێ لەو ناوچە پراوێز خراوە بدرێتەوە بەداخەوە کە نەدراوەتەوە باشە ئەمە گرنگەکەیمان بۆ ڕوون بوویەوە لەکەیەوە بڕیار درایت ئەم پردە دروست بکری و سەرەتاش لێرە نەبوو ناوچەیەکی تر و باسی ئەوشم بۆ بەڵێ خۆی لە هەمووی ئەوانش گرنگتر لە ناحەی بەمۆ ئەوانش بەستنەوەی پارێزگای هەڵەبجە بوو بە گەرمیان و بە بەغاوە بە جنوبەوە ڕاستە و خۆ تۆ یەکسەر لێرەوە بڕۆی بەبێ ئەوەی بی بەناو شوێنێکی ترار ببەسرێتەوە بە ناوچەی گەرمیان و بەرە و ڕێگەی بەغدا ئەمە بۆ لایەنی پراوێستخستنی هەڵەبجە لە ئەو پراوێست خراوی هەڵەبجەی ڕزگارە کرد هەڵەبجە بە شارێکی داخرا و ناسراوە بە شارێک کە شوێنی دەرچوونی نییە بەڕاستی و سەرسنوورە ئەمە وای ئەکرد هەڵەبجە لەو پراوێزیە دەربچێ بەڵام نەکرا بە نیسبەت داواکاریکردنەوەی ئەم پردە بۆ پێش پارێزگای هەڵەبجە گەڕێتەوە بەڵام بە چڕوپڕی کە ئێمە هەوڵماندا و حکوومەت بەڵێنی داوە لە دوای بە پارێزگاکردنەوە
ئێمە یەکەم بە نووسرا و یەکەم نووسراومانۆکو ڕێکخراوەکان لەگەڵ چین و توێژەکانی هەڵەبجە پێشکەش بە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران کرد کە هەڵسن بەو کارە بۆ ڕزگارکردنی هەڵەبجە لەو پراوێزخراوی و لەو گۆشەی گیریە وعدیاندا و وعدیاندا ساڵ بە دوای ئەم ساڵیاندایە دوای ئەو ساڵ ئەم هەڵبژاردنیاندایە دوای ئەو هەڵبژاردن ئەخیری بڕیار درا و ڕێگاشی بۆ فەتەحکرا بۆ تەنگی سید محەممەد کە لە گوندی نۆرەوە ئەڕوا خەڵک داوای تەنگی سید محەممەدی کرەمە کەوتەیە پردێکیان تیا کردوەوە بە ناوی تەنگی سید محەممەدەوە 5-6 کیلۆمەتر دوورترە لە شوێنە ئەسڵەکە تەنگی سید محەممەد نییە ئەمە کەوتەیە لێرە پردەکە دروستەکە ناو پردی تەنگی سید محەممەد بەڕاستی ئەمە پردی کەوتەیە پردی تەنگی سید محەممەد نییە تەنگی سید محەممەد بێ ڕاستەوخۆ ئەدباتە ناو گوندەکانی شەمێران ئەدباتە ناو گوندەکانی بە مەسرفێکی زۆر کەمتر لەمەش ناو گوندەکانی تاوگۆزی دوای ئەوە چوو بواری جێبەجێکردن و کەی چوو بای جێبەجێکردنەوەیان خۆی بواری جێبەجێکردن چەند جارێک وتوانە بچێتە هەر لە فەتحکردنی جادەگەوت تەنگی سید محەممەد چوو بواری جێبەجێ و هەڵوەشایەوە و کەس نەیزانی ئەو پارەی بۆ تەرخان کرابوو ئایا درابیل فعل یاخورا هەتا ئێسەیش ئێمە لە سەرچاوەکان چونکە ناتوانین داتاوزانیاری باشمان نادەنێ دام و دەستگاکانی حکوومەت وەک ڕێکخراوەکان وەریگرین و ئیعلانیکەین بۆیە بە نادیاری ماوەتەوە ئایا هەر خوراوە پارەکە یا هەر بە قسە بۆ وتیان تەرخان کراوە ئەم پردەی کە پێی ئەڵێن تەنگی سید محەممەد و لە نێوان کەوتەوە هانەژاڵایە و لە مڵکی کەوتایە ئێستا ئێرە ئەمە سەرەتا هەڵایەکی زۆری بۆ کرا و بەردی بناغی بۆ دانرا ئەبینن ئەوە نزیکەی ساڵێکە ئەم ساڵ بیدایەتی ئەم ساڵ بڕیاری لێدراوە و دەست بەکار کراوە ئەو تۆزە ئیشەی تیاکراوە ئەویش ڕاگیراوە 5 پای لێ دراوە لەگەڵ 4 پارچە ئاسن بە دەوری بتەوە بەڵێ ئێمە لە ڕاستیا بۆ ئەم مەسافە فراوانە هەموو کەسێک کە ئەندازیاریش نەبێ کەسی ئاسایش ئەزانێ ئەم مەسافە دوور و درێژە هی ئەم پردە باریک و قەڵەمیانە نییە بۆ پردێکی وا زەخم جادەیەکی گەورەی ئۆتۆبانی بەسەرا بڕوا جادەیەک باری بەسەرا بڕات چکە مەرزی پشتێکێتە سەر ئێرە مەرزی پشتە لەسەر ئێرە بێ سیارەی باری پیاەت لێرەوە ڕاستەوخۆ یەنەوە بۆ سنووری پارێزگای هەڵەبجە بۆیە ئەمە هەر شتێکە ئەڵەی بەس بۆ ئیعلامە ئەنا ئەم جادەش کە تۆی بینی لە هەڵەبجە تایەتە ئێرە هیچ شتێکی علاقەی بەم پرۆژەوە نەبوو پێشتر هەبووە ئەوەی کراوە ئالەم دیوی ئێمەوەی هەتا ئێستا ئەو تۆزە ئیشەیە کراوە ئەویش ڕاگیراوە لەبەرەوەی پارەیان نادەنێ کۆمپانیەکان پارەیان بۆ سەرنە هەر وەک چۆن پردی تۆ قوتیش ڕاگیراوە لە هەمان کاتا کە دوو پرۆژەی هەرە استراتیژی پارێزگای هەڵەبجەیە تا ئێسش ڕاگیراون و ئەوەتە بینن بە چاوی خۆتان هیچ کارێکی تیان ناکرێەوە کارەکانیان ڕاوەستاوە وەک ئەو دەیان پرۆژەی ترکەوە بڕیاری لێدرا بوو یا دەست بەکار کرابوو هەمویان وەساون لە سنووری پاکستان. بەڕاستی دوو پردێ زۆر گرنگە ئەویش تۆقوت و تەنگی سید محەممەدە ئەوانش گەیشتون بەچی و بەڕاستیش تەواوکردنی ئەو پردانە داواکاری سەرەکی هەڵەبجەکانە بۆ ئەوەی هەڵەبجە لەم گۆشەیە لەم گۆشەگیریە ڕزگار بکە. من ئەو پرسیارە زانی بەچی وەڵام تێمەوە کاگێ من برای بە ڕێزمان ڕێسی وحدەی ئیداری ناحیە سیروانە و ئەو دوو پرۆژە هەردووشانەکەوێتە سنووری کاگێ منەوە با من بە نائیبی ئەو قسەنەکەم من خۆم ئاگام لێ بە دوواداچوونیشم لێ وەڵامی پرسیارەکەشتم لایە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ ڕێزمانە لەگەڵ جێگری سەرۆکی حکوومەتە هاتنە ئێرە ئەو بوو سەرۆکی حکوومەت بەردی بناغی بردی تۆقوتیدانا پێم وایە بە چەند مانگی دوای ئەو ڕێگای گۆمسپاندانرا بۆ لە هەمان کاتە دوو پرۆژەی گۆمسپان پێم وایە 26 کیلۆمەترە ئەوەی تۆقوت بە پردەکەشۆ 26 کیلۆمەترە 27 کیلۆمەتر 1 کیلۆمەتری لەو زیاترە ئەو 210 میلیارد دینار بودجەی بۆ تەرخان کراوە
ئەم ڕێگایی ئێمە کە پردی قوتووە تۆقتە بۆ پارێزگا نازدارەکەی هەڵەبجەیە 30 میلیارد دیناری بۆ تەرخان کرا. من ئەمە جێڵم بۆ کاگێ من با کاگێ من ڕێسی وحدەی داریە بەرپرسە لە بەدواداچوونی لەم کەیسە بە ویژدان و وەڵام بات بزان هەمان گرفت ناڵێت بزانە ئەو شتانەی منێڵم تاکی لەمە ناکاتەوە ئەوە جێڵم بۆ. پردی سازان جیاواز لە پردی تووەقوت لەسەر بودجێ پەرەبێدانی پارێزگاکانە بە بڕی 820 میلیۆن دینار لە هەرێمی کوردستان هەموو ڕێکارە ئیدارەکان تەواو بوو ڕەزامەندیان لەسەر دروستکردنی دراوە. بەڵام گرفتی سەرەکی کردنەوەی ئەم پردە وڵاتی ئێرانە کە تا ئێستا بە فەرمی ڕەزامەندیان دەرنەبڕیوە بە ڕێگە پێدان بۆ دەستپێکردنی کارەکانی چونکە دروستکردنی بەشێکی پردەکە لە خاکی ئێراندا. قۆناغی پێش سەردانی سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران بۆ پارێزگای هەڵەبجە کە 22/2024 ئەوە قۆناغی پێش ئەوە قۆناغی دوای ئەوە قۆناغی پێش ئەوە هەموو ئەو پرۆژانە یەکرێتەوە کە لەسەر بودجەی نەوت و لەسەر بودجێ پەرەبێدانی پارێزگاکان لە 10 ساڵی ڕابردووە بزار لە ساڵی 2012ەوە هەتاوەکو ساڵی 2024 12 ساڵە ئەم پرۆژانە هەمویان ڕاگیراون هەمویان کێشیان هەبوو و حکوومەت نەختینێ نەبوو بۆ ئەوەی کە پرۆژەکان بخاتەوە سەرسکە لە ڕاستیە. دوای ئەم سەردانی ئەنجومەنی وەزیران پرۆژەکان لە پارێزگای هەڵەبجە توانین بڵێن قۆناغێکیان تێپەڕان لە چوارچێوەی نۆ بڕیاری حکوومەت یاریمی کوردستان بۆ پارێزگای هەڵەبجە. ئەم نۆ بڕیارە چەندین خزمەتگوزاری لەخۆوە گرت و پرۆژەکان بەشێکیان کەوتنەوە کار و ئەو پرۆژانی کە تایبەت بوون بە پرۆژەی نەوت 14 پرۆژیان کە بە شێوەی پاکیج بوون گەشتە 20 پرۆژە ئەمانە خرانە سەر بودجێ وەبەرهێنان واتە لەسەر بودجێی نەوت نەمان خرانە سەر بودجێی وەبەرهێنان ئەمانە هەنگاوی لە ڕاستیە ئەرێنی بوون بۆ پارێزگای هەڵەبجە هەنی ئەمانە زۆر باش بوون و هەندێکی تر لەو بڕیارانی کە لە چوارچێوەی نۆ بڕیارەکە بوون بڕیاری جەوهەری بوون بەڵام لە جێبەجێکردنا لە ڕاستیە بەشێکیان نەم قۆناغا وەساون و ئەتوانم بڵێم خاڵی لاواز لە تەواو نەکردنیان نەبوونی پلانێکی باش بووە و کەمی بودجەوە هەندێک لە کێشەی پارەی نەختینە. کاک سەرۆر ئێستا توانین بە ئامارێک پێمان بڵێ لە سەدا چەندی پرۆژەکان لە پارێزگای هەڵەبجە دەستی پێ نەکردووە یان بە نێوناسوژێڵراویان بە کەم کوڕی کۆتاییاتەوە خۆی لە ئامارەکان چی بان پێڵێن لایەوە لە ڕاستیە ئێمە 197 پرۆژەمان هەبوو کە ڕاگیرا بوون ئەمانە لەسەر بودجێی نەوت و پەرەبێدانی پارێزگاکان بوون ئەم پرۆژانە زۆربیان ڕاگیراون هەتا ئێستا نەتوانراوە جێبەجێ بکرێن ئێمە لە ساڵی 2025 لەسەر بودجێ پەرەپێدانی پارێزگاکان هیچ بودجەیەک بۆ پرۆژەی نوێ دانەنراوە بەڵام بۆ ساڵی 2024 ئەو پرۆژەکانی ساڵی 2024 نزیکەی 36 پرۆژە پارەیان بۆ دانراوە ئەوە دراوەتە تەندەرین لەم 36 22یان چوونەتە بواری جێبەجێکردنەوە کە مەترسیەوە هەیە جارێکی تر بۆنێ ئەو بڕیاری حکوومەت یاریمی کوردستانەوە کە نەختینە یا سولفەی کۆمپانیاکان ڕاگرێ ئەمانش بۆ وەستنەوە لە ڕاستیە بەڵێ بینە ڕوون بێ ڕاگرتنەکە لەبەر ئەوەیە کە حکوومەتی هێرێم پاساوی وڵێت ئەو 120 میلیارم بۆ پێیان نابێت بینێرم بۆ بەغداد لەوە ئەیگەڕێنێتەوە خۆی قسەکان وایە پاساوەکە ئەوەیە بەڵێ پاساوەکە ئەوەیە کە سولفەی کۆمپانیاکان ئەو کۆمپانیانەی کە پرۆژەکانیان گرتووە کاری تێدا ئەکەن لەم تەوقیتەیە ئەم سولفانە ڕابگیرێ لە ڕاستیە گەرم سولفانە ڕابگیرێ کۆی پرۆژەکانی پارێزگای هەڵەبجە ئیفلیجە بن چونکەی لە ڕاستیە ئێستا و پرۆژانەی کە هەندێکیان پرۆژەی کۆنن ئێستا بۆ نمونە هەر لە بودجێی بەرەبێدانی پارێزگاکان سێ لەو پرۆژانە هیچ ساڵی 2011 و 12 تا ئێستا نکراوە هیچ ساڵی 2012 و 11 ئێستا ئەیانەوێ لە ساڵی 2025 لەسەر بودجێی 2024 تەنفیزیکە کاک سەرۆر
سەونەوە حوت پرۆژە نزیکەی 200 پرۆژە ئەکری هەندێک لە پرۆژانە بەناو پێمان بڵێچین پردی تەنگی سێ محەممەدمانەیە تۆ قوتمانەیە مەرزی سازان و ڕێگەی مەرزی سازانمان هەیە وەنیە چیتر هەیە کە ئاوا بڵێ پرۆژەی کۆڵانەکان کرداوکردنی کۆڵانەکانی ناو پارێزگای هەڵەبجەیە ینی بەنمونە گەڕێکی ئەندازیارانمان هەیە یەک شەیدەکانمان هەیە پرۆزەی دەواازەی شار بە کاملی واتە بە گەڕەکەکان و جوتسایدی پارێزگای هەڵەبجە ئەمە ئەو پرۆژانن وە پرۆژەی نۆژەنکردنەوە و دروستکردنی قوتابخانە لە گەڕەکەەکانی پارێزگای هەڵەبجە پرۆژەی کارەبامان هەیە چەند لە سێکتەری کارەبا چەند پرۆژەیەکمان هەیە ئەمانە لە ڕووی تەندروستیەوە بەڵێ ئەمانە هەمووی ئەو پرۆژانەی کە ڕاگیراون لەو چوارچێوایە لە ڕاستە بۆ نمونە تەکمیلەکردن یان دروستکردنی بینا بۆ فەرمانگە حکومیەکان لە پارێزگای هەڵەبجە بڕێکی زۆر لە فەرمانگە حکومیەکان لە بینایی کرێیان لە ڕاستە لە پارێزگای هەڵەبجە بۆیە کۆمەڵێک پرۆژەی زۆر گرنگن پرۆژەی ئاوی تایە لە ڕاستە تەنکی ئاو بۆ چەند گەڕێکێکی پارێزگای هەڵەبجەوە چەند لادەیەکی پارێزگای هەڵەبجە بردنەوەی جادە بۆ چەند لادەیەکی سنووری پارێزگای هەڵەبجە هەموو ئەمانە لەناو ئەو پرۆژانان کە ڕاگیراون و بە نیسبەت هەڵەبجەوە ئەتوانم بڵێم ینی کرانەوەی هەڵەبجەیە بە ڕووی پرۆژەکانە بە دەست بەکاربوونەوەی ئەم پرۆژان ئەکرێ بڵێن هەڵەبجە بۆتە گۆڕستانی پرۆژەکان ئەگەر وەکووتم ئەم پرۆژانە بەم شێوەیە بەردەوام بن ئەتوانم بڵم هەنگاوێکی باشە بەڵام ئەگەر ڕاگیرانی سولفە بەو بڕیارەی حکوومەت و ئەنجومەنی وەزیران بڵێ دوای ئەوەی هەڵەبجە بوو بە پارێزگا چاوەڕوان دەکرا ژمارەیەکی بەرچاو لە خێزانەکانی هەڵەبجە کە شارەکەیان جێهێشت بوو بگەڕێنەوە بۆ پارێزگاکە بەڵام بەپێی ئامارەکان دۆخەکە پێچەوانە بوو بە شێوەیەک لە نێوان ساڵانی 2016 بۆ 2024 1675 خێزان شارەکەیان جێهێشتووە و تەنیا 190 خێزان گەڕاونەتەوە شارەکە یەکێکی دیگە لە گرفتەکانی ئەو پارێزگایە تێڕژانی ئاوی قورسی پارێزگاکەیە بە ڕووباری سیروان تا ئێستا نەتوانرا ئەو کارە ساتەژینکەیە چارەسەر بکرێت. کۆتا پرسیارم کاکسم کۆ مەسەلەی هەڵەبجە و خزمەت گوزاریەکانی دیکە جگە لە ڕێگاوبان لە ناوشار لە دەرەوەی شاریش بە هەمان شێوە ئەگە سیر بکەین کاتێک لە گەرمیانەوە لە دەربەندی خانەوە توێ سەردانی هەڵەبجی شیرکری بە ڕێگایك یەکسایدایت لە نێوان زەڕایەن بۆ ڕێگا تازەکەی هەڵەبجە ناسراوە یان کلکەی سێ سادق و لای سرای سوبحاناغا ئەمە پێویست نییە لە ئایندا ئەویش بکرێت بە دووسایدیان ڕێگاقی باشتر بکرێت چونکە لە کاتی بۆنەکان و بەهاران و فستیڤال وەکو هەنارە ئەوەندەی لۆت لەسەر ئەو شەقامە دروستە بێ و وەکو بەدیلێکیش تا ئەوەی کە ئەم دوو پردە تەواوەکرێ ئەو ئاوڕێکی زیاتی لێ بدرێتەوە. وەڵامێکی گشتی بۆ جەناب و اینجا وەڵامێکی تایبەتی مێ وەڵامێکی گشتیە ئەڵێم بەڵێ پێویستەکە زۆر و گرنگە هەڵەبجە نەک ئەو ڕێگا چەند ڕێگایەکی ترە بێت لە چەقبەستووی جوغرافی هەڵەبجە بێ دەرکەین و خەمی هەمومانە بە تایبەتیوانی لە بواری ئیداریە و لە بواری بازرگانیە کارەکەین ئێمە زانی ماهیەتی کردنەوەی هەڵەبجە لەم چەقبەستویە چەند گرنگە و چەند ڕێگەیەکمانەیە ئەوە خۆتان نەزان عەرەب سوار یا تەنگی سێ محەمە و ئەوە خەریکە وەرگیراوە تۆ قوت بە هەمان شێوە بەڵام بیرێ نەچێ هەموو شوێنێک سنوورێکی جوغرافی دیاریکراوی خۆیەیە و ئەتوانێت تەنها لەو سنووری جوغرافیا بڕیار لەسەر کاری خۆی بدات. پارێزگای هەڵەبجە سنووری جوغرافیەکەی هەتاوەکو گوندی قاجرە ڕات لەو دووە ئەکەوێتە سنووری دوو قایمێت و پارێزگای سلێمانی ئێمە ناتوانانی بڕین هیچ پرۆژەیەک لە سنووری ئەوانە جێبەجێ گرنگە بابەتە زۆریش گرنگە بەلای منەوە زۆر گرنگە بەڵام چونکە هەر ڕێگایك گەورە بکرێ فراوان کرێ چاکرێ کە بەرەو هەڵەبجەوە بێت بۆ هەڵەبجەیە من حەزەکەم بجێ هەڵەبجەش بۆ ئەوە هەبێت بۆ ئەوێش تەرخان بکرێت بەڵام لە ڕووی جوغرافیەوە دوو ناوچەی جیاوازی کرد. ئێستا بۆتە مەتەڵ ڕۆژێت تۆ قوتەکرێت و ڕۆژێت داخر ڕۆژێت تەنگی سەی محەممەدەکرد ڕۆژێت داخری
مەرزی سازان هەوەتی فاماک هەر لە مەرزی سازان و هەر نەبوو بەڕاستی ئەم کێشانە بوو لە پارێزگای سلێمانی حتاو نابێ هەر کۆتایی نایە یعنی بۆچی وەکو ئیدۆمێکی لات و هەڵەڵقێڵی هەڵەبجێت تۆ قوت و تەنگی سەی محەممەد و سازان و ئەم هەنێ ناو و کێشی دووبارەیە بەڕاستی کاتیەوە نیە ئەم بابەتە ئەگەر بە فشاری مەدەنیش بێ لە ڕێگەی ئەوە کۆتایی پێبێنرێت لە ڕاستی ئەمە زۆر ڕێگامان گرتوتە بەر بۆ ئەوەی کە بەتایبەتی و پرۆژانەی استراتیژین بۆ پارێزگای هەڵەبجە ئیشکردنیانانەوەسێت و بە زووی بڕاتە بواری جێبەجێکردن لە پردی سازانەوەمەوێ دەست پێکەم جادە و پردی سازان ینی هەم بجێ بۆ تەخسیس کراوە و هەم ڕزامەندی دوو ڕزامەندی ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی فدراڵی هەیە و ڕزامەندێکی حکوومەتی هەرێمی کوردستانی هەیە و کۆماری ئیسلامی ئێران لە ساڵی 2019 لاری نەبوونی دەربڕیوە بەکردنەوەی ئەو مەرزە بەڵام هۆکارەکان لە ڕاستیا بۆتە مەتەڵێکیش بۆ ئێمە ئایا هەموو لایەک ڕزامەندن ئەی بۆ ناکرێتەوە ڕێگاکە بۆ قیتاو ناکرێن ڕێگای بەڵێ دوجار بڕیاری ئەویاندا ئەگەر چی لە کۆتایی مانگی 4 بوو لە کۆنگرێکی ڕۆژنامە نووسی پارێزگای هەڵەبجە ئاماژەی بەوە کرد کە تا کۆتایی مانگی 5 ساڵی 2025 ڕێگای سازان و پردی سازان دەست پێ ئەکات دەست پێکردن بەڵام بەداخەوە هەتا ئێستا ئەوەمان نەبینیەوە نزیکەی 6 مانگ بەسەر ئەو لێدوانە ئاڕات و سەبارەت بە پردی تووەقوت چەند کێشەیەکیە لە ڕاستە یەک لە کێشەکان دیزایانی پرۆژەکەیە دیزایانی پرۆژەکە بیدایەت بە جۆرێک بۆ بەڵام کە چوونەتە سەر ئەمری واقع جۆرێکی تری پێویستە بۆیە جارێکی تر پێویستی بە دیزاینکردنەوە پارەی زیاترە بەڵە بە دڵنیایی و پارەکەشی زیادەکە ئەبێ حکوومەت پارێ زیاتر بدا بە کۆمپانیاکە و ئەمە لە ڕاستی ئەرقەلەی بۆ دروستکردوون و ئەتوانم بڵێم بەو کاتێک کە حکوومەت بەردی بناغی پرۆژەکەی داناوە بەو کاتێک کە بۆ پرۆژەکە دانراوە لە سا هەفتای کاتەکەی ڕۆیشتووە لە سادەی کارەکە نەکراوە لە سا هەفتای کاتەکە تێپەڕیەوە لە سادەی نەکراوە واتە ینی ئەگەر بە کات سەیری پردی تووەقوت بکەین لە ڕاستیا بێت کاتێکی زۆر ئێمە پردی تەنگی سەی محەممەد بە زووی ئیشیانتیاکرد لە ڕاستە ینی ئیشکردنەکان جێگەی دڵخۆشی خەڵکی پارێزگای هەڵەبجە بوو بەڵام بەداخەوە جارێکی ترێڵم دوای ئەو بڕیارەی ئەنجومەنی وەزیران کە سولفەی کۆمپانیەکان ڕاگرێ ئەگەر چی هەتا ئەو لەحزەی ئەمە قسەی تیاکەین وەزارەتی دارایی هیچ جۆرە ڕێنماییەکی ناوە لەسەرەوەی کە شێوازی ڕاگررتنەکان چۆنە بێ بۆ سولفەکان بەڵام ئیشکردن لە پردی تەنگی سێ محەممەدی وەسڵاو کۆتا پرسیارم گواستنەوەی دروستکردنی پردی سێ محەممەد لە ئەو ناوچەوە بۆ کەوتە بۆچی بووە هۆکارەکەی چی بۆ جۆراسوشتان کرد لە ڕاستە چەندین هۆکاریان باس کرد یەک لەو هۆکارانە لە ڕووی ڕێگەوبان و لە ڕووی استراتیژی بەستنەوەی ناحی بەمەوە بە پارێزگای هەڵەبجەوە ئەم شوێنیان بە گونجاوترین شوێندانا لە ڕووی ئەندازەیەوە لایەنی حکومی و بە خێراگەیشتن بە ناحی بەمە و سنووری دەربەنی خان دیسانەوە هۆکارێکی تری ئەم جێگایە و هۆکارێکی تریش زوو ڕاگەیشتنی پارێزگای هەڵەبجە بە ئەو جێگایە ینی ئەتوانم بڵم پردی تەنگی سێ محەممەد ئەو جێگەی کە ئێستا پردەکەی تیا دروستەکرێت هەڵەبجە لە قۆناغێکەوە باتە قۆناغێکی تر چونکە ڕاستەوخۆ بە ناو شاری هەڵەبجاتی ئەپەڕی بۆ ئەوەی بگەیتە پردی تەنگی سێ محەممەد و دوجار بە ناوچەی دەربەنی خان و قەزای دەربەنی خان و ناوچەکانی تری گەرمیانەوە بەسرێتەوە چ پرۆژێکتا ئێستا نەکراوە و پلانی بۆ دانرا بەڵام گرنگە بکرێ لە ڕاستە خودی پارێزگای هەڵەبجە پێویستی بە ماسەرپلانێکی گرنگ بوو ئەنی ئەوە بجێ بە تەخسیس کراوە لە ڕاستە گرنگترین خاڵ بۆ پارێزگای هەڵەبجە گرنگترین شتێک بۆ پارێزگای هەڵەبجە کە ئەبوو بکرێ ماسەرپلانەکەی لە ئێستای خۆشبەختانە ئیشی تیاکرێت و هەنگاوێکی تر داواکاری خەڵکی ئەم سنوورەوە قەزاکردنی خوڕماڵە ئەگەر چی ساڵێکە هەموو بڕیارەکانی تاوا بۆمە فەرمانەکانی تاوا بۆ بەڵام خوڕماڵ قایمقامێکی بۆ دانانرێت بۆ ئەوەی کە ئەوە بکرێت چەند پرۆژەیەکی تر لەوانەیەمە لە ڕووی تەندروستیەوە لەم پارێزگایە هەتا ئەو لە حەزەیە قسەی تیاکەین بۆ کۆمەڵێک نەخۆشی کە ئێمە پارێزگایەکی سربەخۆین کۆمەڵێک نەخۆشی و کۆمەڵێک نەشتەرگەری ئەبێ بگەڕێنەوە سلێمانی ڕۆژانە ئەگەر کامێرەمانەکەی ئێوە لە ڕێگەکە دانیشە ڕۆژانە ئیزعافی پارێزگای هەڵەبجە بۆ سلێمانی ئەڕوات ئەمە یعنی تیکێکە لەو گرفتانەی کە ئەم پارێزگایە پێوە ئەناڵێنەوە زایدەن ئەو
جادە و ڕێگە و بانانەی کە پارێزگای هەڵەبجە ئەبەسێتەوە بە ناوچە گەشتیاریەکانەوە ینی لۆدێکی زۆر لەسەر پارێزگای هەڵەبجەیە بە تایبەتی لە کاتی وەرزە گەشتیاریەکان بۆ ئەم پارێزگایە ئەو جادە و ڕێگە و بانانە هیچ کامیان دووساید نین بۆ ئەوەی لەو تاسە و بەرتەسکی تاام لە حەزەیشی بیر لە ئەو نەکراوە چاوێنکرێ بەڵێ ئەمە گرنگن و ئێمە ناوچەی پیشەسازی قورسمان هەیە هەتا ئەو لە حەزەی قسەی تاگەین هیچ خزمەت گوزارێکی بۆ نەڕۆیشتووە بۆیە زۆر گرنگە ئیش لەسەر ئەوە بکرێت کە ناوچەی پیشەسازی قورس گرنگی تایبەتی پێ بدرێت و ئیشوکاری تیا بکرێت. ئەوەی کە گوێبیست بوون لە بەرنامەکەدا وتەی چالاکوانان و ڕخنەگران و ئەندامانی بەشێک لە ڕێکخراوەکان بوون لە پارێزگای هەڵەبجە و لە هەمان کاتیشدا قایم قام و لێپرسراوانی پارێزگاکە بوو لەسەر پەککەوتنی پرۆژەکان یاخود سز بەڕێوە چوونیان بەتایبەتی لەم دواییە بەهۆی ئەو بڕیارەی کە حکومەت ئەیەوێ 120 میلیارد دینارەکە مانگانە بۆ عێراق بنێرێ تەواوی پرۆژەکانی ڕاگدۆ و داهاتەکەی ئەگەڕێنێتەوە بۆ غەزێنی گشتی بۆەوەی ڕەوانەی بەغدای بکە ئەمە هێندی دیکە پرۆژەکانی سست و پەکخستووە لایەنە پەیوەندیدارەکانیش هەمیشە لایەندی جهەتی معنی سەروی خۆیان بە بەرپرسیار دەزانن و بێدەسەڵاتی خۆیان لە هەندێک لە گرفتەکان دەردەبرن وەکو باسمان کرد گرنگترین و پرۆژانەی کە هەبوون پردی تەنگی سەی محەممەد بوو بۆ ئەوەی هەڵەبجە بە دەربەنی خان و ئیداری گەرمیانەوە بەسێتەوە تۆ قود بوو پردی تۆ قود بوو بۆ ئەوەی کە پارێزگای هەڵەبجە بە شارە زورەوە ببەسێتەوە لەو لاشەوە مەرزی سازان و ڕێگەی سازان بوو بۆ ئەوەی هەڵەبجە لە ڕوویەکی ترەوە کۆماری ئیسلامی ئێرانەوە ببەسێتەوە و جوڵی بازرگانی بخاتە ناوچەکە و لە هەمان کایشە فراوانکردنی شەقامەکانی بازارەکە و بازاری هەڵەبجە و هەروەها ئاوردانەوە لە کەرتی تەندروستی کەرتی پەروەردە چەندین گرفتی دیکە کە بە پێی ئەو زاریانە ئێمە وەرمانگرتو نزیکەی 200 پرۆژە لە پارێزگای هەڵەبجە یان بەڕێوە ناچێ یان سز بەڕێوەچێ یاخود هەر دەست نکراوە بەکارەکانی هیوادارین لایەندەدا ئەم کارانە بۆ سنووری پارێزگای هەڵەبجە بکرێت تا بەرنامە بەیگەیشتنەوەیکی دیکە بۆ خودایەتان دەسپێرم کە سوپاردە زایە ناکات.